هۆکاری بەشداریکردنی هاوڵاتیانی عێراق لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئاشکرا بوو. کۆلێژی ڕاگەیاندنی زانکۆی بەغداد ڕاپرسیەکی ئەنجامداوە و داتاکانیان بۆ ڕای گشتی بڵاو کردوتەوە کە زانیاریەکانی ناوداتاکە ئاماژە بۆ ئەوە دەکەن ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا زۆر کەم دەبێت. زۆرینەی خەڵکی عێراق باوەڕیان بە پرۆسەی هەڵبژاردن نەماوە. بە جۆرێک تەنیا ڕێژەی 121 دەنگدەران بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکەن کە 18 ئەم مانگە بڕیارە بەڕێوە بچن. هەروەها ڕێژەی لە 135.9 ئەوانەی ڕاپرسیەکە وەک نمونەوەری گرتوون دەڵێن بە هیچ جۆرێک بەشداری هەڵبژاردنەکان ناکەین. لە بەشێکی تری داتاکاندا هاتووە ڕێژەی 143 نمونەکان گوتویانە تا ئێستا بڕیاریان نەداوە بەشداری دەکەن یاخود نەخێر. ڕاپرسیەکەی کۆلێژی ڕاگەیاندنی زانکۆی بەغداد زیاتر بە دوای هۆکارەکەیدا چوە و پرسیاری کردووە بۆچی ناومێدن لە هەڵبژاردن و بەشداری ناکەن. لە 139.8 بەشداربووان دەڵێن لایەنی دەرەکی دەستێوەردان لە ئەنجامی هەڵبژاردنەکاندا دەکات و هەڵبژاردن چارەسەری دۆخی عێراق ناکات. ئەوانەی بەشداری ڕاپرسیەکەیان کردووە تەمەنیان لە 18 ساڵ بەرەوسەرەوەیە و هەموو جۆرە چین و توێژ و ئاستە جیاوازەکانی کۆمەلگا بەشداریان تێدا کردووە.